ئەم سمپزیۆمە ئێمە باوەڕمان وایە کە زانکۆوەکان تەنها ئەرکی تیچینگ و فێرکردن و هەروەها تەنها توێژینەوەی زانستی نییە، بەڵکو ئەرکێکی تریشەیە کە خزمەتکردنی کۆمەڵگایە. لەم ڕانگەیەوە ئێمە وەکو پەیمانگەی تەکنیکی مێرگەسۆر بە ئەرکی خۆمان زانین کە هاوکاری تەواوی کۆمەڵگا بکەین بەپێی توانایەکانی خۆمان. ئەم سمپزیۆمە ئەمڕۆ کە ئەنجام درراوە بە هەماهەنگی لەگەڵ پۆرتڤل کۆلج لە ئەمریکا و بە تەنسیقش لەگەڵ بەڕێوبەرەتی پەروەردەی مێرگەسۆر. ئەم سمپزیۆمە ئامانجی ئەوەیە بە شێوەیەکی گشتی گەڕانە بەو ئامانجانەیەکەوە لە بواری پەروەردەدا ئەو ئاسەنگانەی لە بواری تەکنەلۆژیادا کە لە هەروەک لە بابەتەکەش دیارە لە فێرکردن و تەکنەلۆژیا و هەروەها لە سەدەی 21 و ئەو دەرفەت و ئاسەنگانە چین کە ڕوبەڕووی مامۆستان دەبیتەوە و بە تایبەتی ئەو توێژینەوانەی بڵێن یاخود ئەو بربەستانەی کە لە ڕوبەڕووی مامۆستان دەبێتەوە لە بواری بەکارهێنانی تەکنەلۆژیادا بیگۆڕین بۆ دەرفەت. جا ئامانجێک ئەوەیە کە ئەمە بتوانین پەرە بە تواناکانی مامۆستاکانی خۆمان بدەین لە سنووری قەزای مێرگەسۆر و کوردستان بە شێوەیەکی گشتی و هەر خوشحال زانم که افرو ما برزاری کرده اوی سمپوزیومه که با هوی هنده که آستی ما مستوى برز بیده و هر وهاد لیره دا باس هنده کرد چونیتی بکارینان تکنولوژیا و هر وها که آیا تکنولوژیا دی بیده هنده که آستی طلبا برز بیده و یا وقت طلبا تکنولوژیا کار دینن نبیده هنده که بیده هنده گیرو گرفت بود چه بن توش چند مشکلات بنه و اکوان زورا گیرنگ و هر وها بکارینان زمانی جسته که یکل زور ریکل زورید گیرنگ که بیده هنده مامستا او پیاما بویدم گینینه طلبا و هر وها بیج گل هنده زمانی جسته زمانی قصه کردن پیوسته تونی قصه کردن بشوازه کی بیدن که مامستا بشیدن برانبری خودی بگینیدن بونو من وقتی پرسیاره که بیدن پیوسته تونی پرس کته و گهندی وقتی کتب شوازه کی آسایی تا خفه و هر وها ریکه دیکش ابو کارینانا میتودا که زور که گیرنگ و تایبتی کارینانا بنمونه برینستورمینگ دیویده و هندی که میش که طلبا زیادتر بو هندی بچیدن که پرسیارا بکردن شیواز گفتگوی هبیدن تایبتی آرگومنت ما بین طلبا دا درست بیدن کمیونیکیشن که جوان پیدا کردنه. زۆر سپاس بەڕاستی ئەو یەکەمین سیمپۆزیەمی نێودەوڵەتی کە ڕاگرایەتی پەیمانگای تەکنیکی مێرگەسۆر لە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر بە هەماهەنگی لەگەڵ کۆلیژی پۆرتڤیل لە ویلایەتی کالیفۆرنیا لە ئەمریکا و زانکۆی بێرمینگهام لە بریتانیا دەستپێکێکی زۆر گرنگە بە تایبەتی لە ئەوەی کە دەیەوێت ڕۆڵی خۆی بجێڕێ لە پێگەیاندنی مامۆستایانی ئەو دەڤەرە ئەویش لەسەر بابەتێکی زۆر گرنگ و سەردەمیانە کە تێکەڵکێشکردنی تەکنەلۆژیایە بە بواری وانەوتنەوە. مامۆستایانی سەردەم چۆن دەتوانن سوود لە تەکنەلۆژیا وەربگرن بۆ ئەوەی باشتر بتوانن زانیاریەکانن بگەێنن باشتر بتوانن ئەرکەکانی خۆیان جێبەجێ بکەن. پێم وایە دەستپێکێکی زۆر باشە بەشداریەکی زۆر باشەیە لە لایەن مامۆستایانی دەڤەرەکە لە نوێنەرایەتی وەزارەتی خوێندنی باڵا وەزارەتی پەروەردە و تەنانەت نوێنەری سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانیش نووسینگەی سەرۆکی وەزیران لێرە ئامادەیە بەڕێز کاک هەڵگوڕ شێخ نەجیب خۆی ئامادە بوو کە ئەوە هەمووی گرنگی ئەو
چالاکیە زانستیە پەروەردەییە لەو دەبەرە دەگەێنێت. راستی ام وکی مامستا زور سود لوان سمپوزیونانه زور سود لو جوره پانلانت بینین ام حس کن سالانه چند جوره پانل تو چند جوره سمپوزیون تو بین اساس کرده مو مامستا چونکی تدا باسی رگا کنت وانه بود نمیتی تکردن تدا باسی کار اینانا تکنولوژی تکردن و تدا باس لندی تکردن که کم مامستا دیتوانیتن بشوازه کی سردمیانه تکنولوژی بکار بودن بوندی کو اصلی خدینه برای سرورتی. برای خۆم بابەتی ئەم جۆرە چالاکیانە سمپۆزیۆمی نێودەوڵەتی زۆر گرنگە لەبەر ئەوەی کەلتور و شێوازی خوێندن و فێرکردن کە لە وڵاتەکانی کەی جیهانە چۆن بڕێوەچێ ئایا ئێمە وەکو کوردستان وەکو مامۆستا هەموو ملەتێک بۆی پێشکەوێت ئەبێ لە خوێندن و لە قوتابخانەوە دەست پێ بکە بۆیە ئەم جۆرە ئەکتیڤیتیانە ئەم جۆرە بڵێن سمپۆزیۆم و وەرکشۆپ یان کۆنفرانسیش کە ئەکرێت لە داهاتووە گرنگەکەی ئەوەیە کەوا ئێمە بزانین لەسەر ئاستی جیهانە گەشتونەتە کوێ لە بواری خوێندن و فێرکردن ئێمەش بتوانین وەکو ئەوان بین و تەنانەت باشتریش بین چکە بەپێی ئەزمموی خۆمان و کەلتوری خۆمان لەگەڵ هی ئەوانە نمونەیەک و دیزاینێکی نوێ دروست بکرێت.